بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ڕۆژی 12 ساڵێک یادی ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکانە ڕۆژی 12 ساڵێک لایەن ڕێکخراوی نەتەوەی گروپەکان وەکو ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکان دیاری کراوە ئەمە لە کاتێکدایە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبن بە میواندارێک لە بەڕێزان هاوبەش نوعمان سەرۆکیەتی نابینایانی کوردستان هەروە عومەر عەبدوڵڵا بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی هەروەها کۆچەر کەریم سەرۆکی لەقی سلێمانی کۆمەڵی تالاسیمەی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ڕۆژی 12 هەموو ساڵێک ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکانە لە هەرێمی کوردستانیش هەو چین و توێژە لە خراپترین دۆخدا ژیان بەسەر دەبن. ڕۆژی 3 کانونی یەکەمی هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان وەک ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکان دانرا و ساڵانە لە وڵاتانی جیهان یادی ئەم ڕۆژە دەکرێتەوە. ئەم ساڵ نەتەوەی گرتوەکان بە دروستمی ئاماژمان گەشەپێدانی بەردەوامە یادی ئەم ڕۆژەی کردەوە. لە وڵاتانی جیهان خاوەن پێداویستیە تایبەتیەکان لەو ڕۆژەدا خۆشی و شادی دەردەبڕن و گرنگی زیاتریان پێدرێت بەڵام لە هەرێمی کوردستان خاوەن پێداویستیە تایبەتەکان لە خراپترین دۆخدا یادی ئەم ڕۆژە دەکەنەوە. لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستیە تایبەتەکاندا لە بری خۆشی و ئاهەنگ ژمارەیەک خاوەن پێداویستی تایبەت و چالاکوانی مەدەنی لە شاری هەولێر لە بەردەم وەزارەتی تەندروستی و کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم کۆبوونەوە. لە بەیاننامەیەکیشدا ئاماژە بەوە ئەکەن لە سایەی حکومڕانی خراپ و گەندەڵ خاوەن پێداویستیە تایبەتیەکان بە نەهامەتی و دڵتەنجی لە بارودۆخێکی خراپدا یادی ئەو ڕۆژە دەکەنەوە. لە بەیاننامەیەکیاندا باس لەوەشەکەن خاوەن پێداویستیە تایبەتیەکان سەرڕای نەبوونی ژیانێکی شکۆمەند لە نەخۆشخانەکان دەرمان و چارەسەری پزیشکیان دەست ناکەوێت بە جۆرێک ماوەی 2 مانگ لە نەخۆشانی تالاسیما و کەمخوێنی دەرمانیان لە نەخۆشخانەکان نەماوە. خاوەن پێداویستیە تایبەتیەکان لە هەرێمی کوردستان پێش قەیرانی دارایی مانگانە بڕی 100 بۆ 150,000 دیناریان پێدرا بەڵام ماوەی 3 ساڵە لە خراپترین دۆخدا ژیان بەسەر دەبن و موچەکەیان کەم کراوەتەوە بۆ 90,000 دینار و بە چەند مانگ جارێک موچەکانیان پێدرێت ئەمەش بەشی کەمترین پێداویستی ژیانیان ناکات. ماوەی زیاتر لە ساڵێکیش وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم لیژنێکی پێگەێنەوە بۆ چاکسازی لە لیستی موچەی خاوەن پێداویستیە تایبەتیەکان و پێداچوونەوە بە لیستەکە دەکەن. کارەکانی ئەم لیژنەیە لە ماوەی ڕابردوو بۆ هۆی دواکەوتنی موچەی خاوەن پێداویستیە تایبەتیەکان و موچەکانیشیان وەک خۆی مایەوە و زیاد نەکرا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک کۆچەرەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتیەکان لە کوردستانە چۆن یادی ئەم ڕۆژە دەکرێتەوە ئایا بەیاخ بەم ڕۆژە دەدرێت؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەرنامەکەتان و بەخێراتی مامۆستا عومەر و کاگا بەشەکەم. دیارە یادکردنەوەی ئەم ڕۆژە کە وەک لە راپۆرتەکە شاباسکراوە جەنابیش باس کرد کە ڕۆژێکی جیهانی دیاریکراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان. دیارە دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ ئەوە نییە تەنها لە مەراسیم و بۆنەکانە باز لە یا چالاک چەند چالاکی ئەنجام درێ بۆ ئەوەیە کە ئەو ڕۆژە زیاتر ئەو خاڵانەی کە بۆ خاوەن پێداویستی تایبەتە ئەو مافانە دووبارە بکرێتەوە یانشتی بۆ زیاد بکرێ. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئێستا خاوەن پێداویستی تایبەت هیچ حسابێکی بۆ نەکراوە ڕەچاوی بارودۆخی نەکراوە و تەنها یادکردنەوەکەشی لە ئەسوور ڕێکخراوەکان خوان زۆر جار هەڵەتەنانەت نە پیرۆزباییەک هیچ شتێ ئەمە ساڵ بە ساڵ خۆزگەمە خواستووە کە حکوومەتی هەرێم لە ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتە شتێک بڵێ. ئەمڕۆ وەک بینیتان کە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت بوو تەنها بە وشەیەکیش تەنها ئەنی ئەو ئازار و خەفەتەی لە دڵی خاوەن پێداویستی تایبەتایە بە وشەیەک بە پیرۆزباییەک بە قسەیەک سەرڕای ئەوەم و قەیرانی کە بەسەر خاوەن پێداویستی تایبەتە هاتووە هیچ شتێکی نەبوو. ئەنی بەداخەوە هیچ شتێک ناکرێت لە کوردستانە بۆ خاوەن پێداویستی تایبەت. حکوومەتی هەرێم زۆر کەمتەر خەمە بەرامبەر خاوەن پێداویستی تایبەت هیچ هەست بە ئازار و ناڕەحەتیەکانیان ناکات. بەڵێ سوپاس دەکەم کاک کۆچەر مامۆستا عومەر جەنابیشت بەخێر بێی هۆکاری دیاریکردنی ئەم ڕۆژە
ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان چییە بە دیاریکراوی بۆچی مەبەستێک مەسەلەن ڕۆژێک دیاریکراوە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان و دروشمی ئەم ساڵی نەتەوە یەکگرتوەکان باز لەوە دەکە کە ئامان زمان گەشەپێدانی بەردەوامە پێ دوایی دەبێت بۆ کوردستان چ دروشمێک بوێ. بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان دەست خۆشکە حەکیم خۆشحاڵم لەگەڵ کاگا و بەش و کاکۆچەر تیشکە خێنە سەران پرسە گرنگە. طبعا ئەگەر بتەوێ بزانی وڵات هەر وڵاتێک چەند پێشکەوتووە ئاستی ڕەفاهیەت چییە و مافەکانی مرۆڤ تایە تا چەند پارێزراون ئەبێت تەماشای ژیانی منداڵ ئافرەت خاوەن پێداویستیە تایبەتەکان بکەیت. ئەگەر ئەم سێچین و توێژە و لە بارودۆخێکی جێگیرا بوو و بارودۆخێکیان هەبوو شایستە بوو بە مرۆڤ بە مرۆڤبوونی مرۆڤ ئەو وڵاتە بەڕاستی پێویست بەوە ناکە قەسر و قسووری هەبێ و ڕێگاوبانی گەورە و فراوانی هەبێت و لە هەندێک بواری تری تەرفیهیە پێوانەیەکی بزانی ئەم وڵاتە لە چ دۆخێکایە بەڵکو ئەوە وڵاتێکی سەرکەوتووە و وڵاتێکە ئینسان وەگی ئینسانتیایە ئەژی. لە هەرێمی کوردستان هاوشێوەی طبعاً وڵاتانی دەوروبەر بە ئاستێکی زۆر طبعاً ئێمە لە بەڕێژەی خواردتر با بڵێم لە چوارچێوە گەورەکە کە عێراقە خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان فرامۆش کراوە و بەجێهێڵراوە بۆ خۆی ئەگەر خۆی توانی سەرکەوتوو بێ بەهرە و توانەکانی بسەلمێنێ و دەست بگرێت بۆ چڵەپوشانەوە کە لەگەڵ ژیان ئەیهێڵێتەوە ئەوە زۆر باشە و ئەگەر نەیتوانی ئەوە لە ناو کێشە و معانات و ئازارەکانی خۆیان بە تەنها ئەمێنێتەوە بەداخەوە کە نابێ وابێ. خاوەن پێداویستی تایبەت ئەکرێ وەک دروشمەکەی نەتەوە یەکگرتوەکان کە ئێمە بەڕاستی لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی ئەمساڵ ئێمەش تەرکیزمان لەسەر هەمان پرس کرد کە ئێمە ئەبێ وێنەی خاوەن پێداویستی تایبەت لای بەشێکی زۆری کۆمەڵگە ڕاستکەینەوە. خاوەن پێداویستی تایبەت بۆ تێگەشتێکی هەڵە هەیە وێنەیەکی هەڵە هەیە هەڵەکە لای کۆمەڵگە و لای موسسات بە شێوەیەکی گشتی وێنای خاوەن پێداویستی تایبەت زۆر پێوەستەکرێت بە مەسەلەی هەژاری و کەمتوانایی کە لە ڕاستیە هەڵەیە. دروستبوونی ئەم وێنە لای کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی و لای دامەزراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت زۆر هەڵەیە چونکە خاوەن پێداویستی تایبەت بەشێک لە جەستەی یا ئەندامێکی جەستەی لەدەستداوە مانایوانیە تواناکانی لەدەستداوە مانایوانیە ناتوانێت بەشێک بێ لە پرۆسەی بەڕێمێنان بەڵکو ئەگەر هاوکێشەکە تەواو بوو کە پەیوەندی بە ئەرکەکانی دامەزراوە و هاوڵاتیان و کۆمەڵگە و خێزانەوە هەیە ئەوە خاوەن پێداویستی تایبەت ئەتوانێت بەشێک بێ لە پرۆسەی بەرهەمهێنان پرۆسەی گەشە پێدان لە وڵاتە. ئێمە ماوەی ساڵێکە بیرۆکەی لەو ساڵێک زیاترە بیرۆکەمان هەبووبەوەی بە کۆمەڵگە بڵێن ئەم وێنەیە هەڵەیە بە موسسات بڵێن ئەم وێنەیە هەڵەیە بەڵکو وێنەی ڕاستەقینەی خاوەن پێداویستی تایبەت ئەوەیە کە ئێمە ئەرکەکانمان بەرامبەریان بەجێبهێنین بۆی ئەوانیش بەشێک بن لە نەک بار بن بەسەر کۆمەڵگەوە بەڵکو چرایەک بن بەرپێی خۆیان خانەوادەیان جاریوا هەیە تەنانەت شارێکیش ڕۆشن کاتەوە. ئێمە ئەمڕۆ لەو مەڕاستیما پیشانماندا کە خاوەن پێداویستی تایبەت ئەکرێ مامۆستای زانکۆی سەرکەوتوو بێ ئەندازیاری پێشکەوتوو بێ ئەکرێ هونەرمەند و شێوەکار بێ ئەکرێ دەستڕەنگین بێ بە بەهرە بێ ئەکرێ نابینا بێ و کاری درومانی بکە. هەموو ئەوانە لەو مەراسیمەی ئەمڕۆی ئێمە مەراسیمی خەڵاتی خاوەن بەهرە تایبەتەکان کە نزیکەی ساڵێک پێوەی خەریک بووین لەما ئەمەمان پیشانی کۆمەڵگەدا بەمە یادێکتان کردبوو بەڵێ ئەمان چەند چی بوو لەم یادە ئەمە ئامانجە سەرەکیەکە کۆچەرەوانە گلیانە بوون وەسەر ئاستی فەرمی حکومەت لە ئەنجومەنی وەزیران کە لە ئاستی کاڵێ ئەگەر نایمە لە سلێمانی بەڕاستی خۆشی داوت بوو کاکۆچە کاگە هاوباش حەزوری هەبوو وە ژمارەیەکی زۆر لە بەرپرسان حەزوریان هەبوو مەراسیمێکی هیچ لە ئاستی ئەو فەرامۆشیە یا ئەو گیر و گرفتانانیە کە خاوەن پێداویستی تایبەت هەیەە بەڵام ئەتوانم بڵێم لەم بارودۆخە بە پشتگیری هەندێک دامەزراوی بەڕێز ئێمە توانیمان کەرنەڤاڵێ بکەین کە بەڕاستی من ئاسوودە بووم و ئەم شەو یەکێکە لەو شەوانەی ئەتوانم ئیسراحەت بقەوم لەبەر ئەوە ناشتێکی گەورەی مادیمان کردووە لەبەر ئەوەی کە بابەتێکی معنەویمان وروژاندووە بە کۆمەڵگە بە خۆمان بە موسسات بە حکومەت ئەڵێین وێنامان تێڕوانینمان بۆ خاوەن پێداویستی تایبەت هەڵەیە ئەبێ ڕاستی کەینەوە. ئێمە نابێت لە ڕوانگەی بەزەییەوە تەماشی خاوەن پێداویستی تایبەت بکەین ئەبێ لەو ڕوانگەیەوە تەماشا بکەین کە ئێمە ئەرکمان بەرامبەر نابینایەک بەرامبەر نابیستێک بەرامبەر کەسێک دوو قاچی لەدەستداوە دوو دەستی لەدەستداوە چییە ئەگەر ئێمە ئەم ئەرکانەمان جێبەجێ کرد
ئەوە بەدڵنیایە و خاوەن پێداویستی تایبەت بەشێکە لە پرۆسی بەرهەمهێنان لە وڵاتان نەوەکو ئینسانێکی پەککەوتا و کە چاوەڕێ ئەوە کە کەسێک خێرێکی پێ بکە ئەلبەت ئەوەی کە بۆ خاوەن پێداویستی تایبەت ئەبێ بکرێ زۆر شتە یەکێکیان بابەتی معنەویە و ئەگەر نا ئەوەی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە عێراقا هەیە بەداخەوە لە ئاستێکی زۆر خراپایە کە بۆ خاوەن پێداویستی تایبەت کراوە تەنانەت لە ماوەی 20 ساڵی حکومڕانی ئێمەی هەرێمی کوردستان ما بڵین لە 10 ساڵ 2023 تا 2013 کە گیرروگرفتی پارە و مادە و قەیرانی جۆرا و جۆر نەبوو تەرکیز تەنها لەسەر تەرخانکردنی پارە بوو کە بەداخەوە زۆر زۆر خراپ بوو یعنی چی تۆ موچەیەکت هەیە ئینسانێک لەم وڵاتە 7 ملیۆن دینار وەرەگرێ ئینسانێکی ترت هەیە 150,000 وەرەگرێ یعنی ئەمە ئەو کەسەی کە موچەی دابش کرد کە پارەی ئەم وڵاتی دابش کرد کە داهاتی ئەم وڵاتی دابش کرد چۆنی ڕێگەی بە خۆدا بەم پێوانەیە چۆن ڕێگەیدا خاوەن پێداویستێکی تایبەت کە دوو قاچی نەبێت دوو دەستی نەبێت لەسەر عەرەبانە بێت بۆ نمونە خێزاندارە 4 مناڵی هەیە کرێت چییە 150,000 بۆ تەرخانەکەی بەڵام وەزیرێک مدیر عامێک پەرلەمانتارێک ڕاوێژکارێک موچەکانیان لە 3 ملیۆن نیو بەرەو سەرەوە یعنی ئەمە چ پێوەرێکە ئێمە ئەبێت تەماشای چینەکانی خوارەوەی کۆمەڵگە مەبەستم هەژارەکانە طبعا خاوەن پێداویستی تایبەت کە باسەکەین باس لە هەژارەکان ناکەین بەڵکو معاناتەکە و کارەساتەکە ئەو کاتە گەورەیە ئەو کاتە کارەساتە کە ئەگەر خاوەن پێداویستێکی تایبەت هەژاریش بوو چکە لە ئەساسا ئەبێ سیستەم بۆ خزمەتی هەژارەکان بێ ئەبێ داهاتی وڵات چاوی لە باشکردنی ژیانی هەژارەکان بێ نەوەکو سەرمایەدارەکان نەوەکو بازرگانەکان کاتێ سیستەم چاوی لە هەژارەکانە ئەگەر خاوەن پێداویستی تایبەتش لەناو هەژارەکانە بوو ئاستی ئەگەیەنێتە سەر و یعنی ستانداردەکانی مرۆڤ بوون پێویستی بەلای کەمەوە ستانداردەکانی یا پێویستیەکانی ژیانی شوێنێکی حەوانەی شایستەیە موچەیەکی ڕێکوپێ کە شەرەفمەندانە پێی بژی خزمەتگوزاری تەندروستیە پەروەردەیە شەقام و ڕێگاوبانەکانە ئێمە لە کوردستان لە عێراق بە شێوەیەکی گشتی ئەمەمان نەسپاسەکەم دواتەگرێم و لای بەڕێست کاک هاو بەش جەنابیشت بە خێر بێ سەبارەت بە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەکان و دەمەوێت وەسفێکی بارودۆخی خاوەن پێداویستی تایبەتەکانمان بۆ بکە ئێستا لە چ بارودۆخێکدا بە تایبەتی لە مەسەلەی قەیراندارایی کە زیاتر قەیرانەکە کاریگەری لەسەر چین و توێژەکەی ئێوە بووە. سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ کەناڵی پەیام کە هەردەم لە موقیفەکان و لە یادەکان خاوەن پێداویستی تایبەتەکانی لەبیرە وە شەرەفمەندم لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر و کاکۆچەر دانیشتوم لە کەناڵەکەی بەڕێستان. بەڕاستی ئەگەر باسێک لە ژیان و بار و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەت بکەین لە سەرەتای دروستبوونی حکوومەت تا ئەگاتە 26 ساڵ و تا ئەم 2007 کە تیاین بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت بە سیستەم ڕێک نەکراوە بۆ نمونە سەردەمێک هەبووە ئەرز دراوە بە خاوەن پێداویستی تایبەت ئەو ئەرزانەی دراوە بە خاوەن پێداویستی تایبەت لە دەرەوەی شاردراوە پیان لە کەناری شاردراوە پیان دوور لە بازار دوور لە کەرتی تەندروستی و شوێنە گشتیەکان کە ئەوان پێویستیانە بەڵام کوڕە مەسوولەکان نزیکی شوێنی گشتی و بازار و کەرتی تەندروستی بووە کە ئەمە خۆی پێچەوانەیە وەک مامۆستا عومەر وتی خاوەن پێداویستیەکی تایبەت نابینایەک وەکو من ئەگەر مناڵێکی هەبێ و یا 4 مناڵی هەبێ و بتوانێت بیانژێنێ و خانووی نەبێ و لە کرێچیا بێ ئەبێ موچەکەی من لە سەروی ملیۆنەوە بێ نەک ئەندام پەرلەمانێک هیچ پێویستیەکی بەوە نییە کە ئەو خاوەنی 7 ملیۆن یا 6 ملیۆن موچە بێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئەمە ئەمانەی کە ئەکرێت و ئەوانەی کە کراوە هەمووی بە عەکسەوە کراوە و لە ئێستا تا بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت هیچ لە باروگوزەرانێکی باشدا نییە ئەمویان لە هێڵی ژێر هەژاریەوەن و بە تایبەت لە ئێستادا کە بەرە وەرزی زستانە چین جێگەی داخە ئێمە ڕۆژانە دەیان نابینە هەفتانە سەدان نابینە و ڕێکخراوەکانی تریش هاوشێوەی ئێمە و مامۆستا عومەری بەڕێز کە هەموومان ڕوو لە ئەوەکەینەوە تاکیدم ئەرکیە و لە ئێمە زۆر ناڕەحەتتر و قورسترە ڕوومان تێکە داوای نەوتەکە داوای ژیانێکی خۆشەکە داوای ئەوەکە ڕق نەبێتەوە لە ماڵەکەی خۆیان جێگەی داخە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە بگەینە ئەوەی کە هیچ نەبێت با حکوومەت بیری لەوە بکردایەتەوە لە 12 با هەر خاوەن پێداویستێکی تایبەت بەرمینێک نەوتی پێبدایە بەڵام هاتووە لەگەڵ کەسە ساغەکان و لەگەڵ کەسانی ئاسایی ئێمەی داناوە کاکە
خاوەن پێداویستی تایبەت ناتوانێت بۆ مرۆڤێکی ئاسایی بژی لە وڵاتەکە چکم خاوەن پێ منێکی نابینا ناتوانم بچم کار بکەم بۆ ئەوەی پارەی نەوت پیا بکەم منەبێت چاوەڕێی موچەکەم بکەم ئەگەر موچەکەشم لە 150,000ەوە کرابێ بە 90,000 بێ بڵم چی ئەبێت چۆن بژیم ئەبێت چی بکەم و حکوومەتیشی چت بۆ ناکە جێگەی خۆشحاڵی بووم ڕۆ بەڕێوبەرایەتی کاروباری کۆمەڵایەتی بەڕێزما مۆسامەر لە سلێمانی کە من تەکیدمەوە لەسەر ئاستی شخصی خۆی بووە یعنی باوەڕ ناکەم کارەکە کاری وەزاری بوو بێت چکم ڕۆ من لە مەڕاسیمەکە بووم نەوەزیری کار نە نوێنەری وەزارەتی لێبوو کە ئەمە ئەبوو لەسەر ئاستی وەزارەتی کار بواایەوە بوو لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران ساڵانە بایەخێکی زیاتر بەم خاوەن پێداویستیە تایبەتانە بدرێت کە ئەمڕۆ 26 خاوەن پێداویستی تایبەت خەڵاتیان کراوە بە بۆنەی لێهاتووی و سەرکەوتوویان لە ژیان کە من بێشک دەکەم بێگومان دەیانی تریش هەبوون کە نەتوانراوە لەبەر نەبوونی دارایی و ئیمکانێت بۆیان بەڵە زۆر باشە بە سەبارەت بوو بڕەموچەیەکی ئێستا وەردێگرن ئێوە ئێستا چەند مانگ جارێک موچە وەرەگرن ئێستا ئایا و بڕەموچەیە کە بەرەزوتت 90,000 بەشی چی دەکات ئەو 90,000یشی کە باسێکی 90,000مان ڕێک نادرێتێ لە ساڵی 2016 4 موچەمان لەگەڵ خەڵکی عام فەوتە و لە ساڵی 2017 ئەگەر بە هەڵانە چون تەبیعی ئەو نە کۆن موچەکانمان دراوەتێ نازانینی مانگی چەنە وەریەگرین ناپرسین هیچ چەنە سێمان وەرگرتووە یعنی هی مانگی مانگی سی 2017 ئەوە مانگی 12 دە پێم بڵێ سێی لێ دەرکە چی ئەتوانێ ئەو نۆمانگەکەی بە 1970 بە 270,000 باشە بەڵە کێ ئەتوانێت پێی بژی 2017 تان وەرگرت سێ موچەمان وەرگرت سێ موچەی 90,000 بەڵێ این بەشی هیچ ناکەم نا سەررجەم خاوەن پێداویستیە تایبەتەکان کە ئەو خاوەن پێداویستیە تایبەتانەی کە هەیە 5 مناڵی هەیە هەر پێنجەکەی نابینان لە ماڵەکە هەیە سێ مناڵی هەرسێکەی شەلەر دەماخە لە ماڵەکە یعنی تا نەیتە ناو ڕێکخراوەکان تا لەگەڵیان تێکەڵ نەبی نازانی معانات و کێشە و مشکیلەی خاوەن پێداویستیە تایبەتەکان نابینایان ڕێکخراوەکان چین لەگەڵ ئەم توێژە بەڵام جێگەی داخە نازانم حکوومەت خۆی بۆ خۆی بۆ لایەک لەم توێژە ناکاتەوە ئێمە پێمان خۆش بوو ئەمان نەزانین موچەی خەڵکی کەمەکاتەوە ئاستی باڵا بڕەوە ئیداتە ئەوانەی لە ژێر هێڵی هەژاریەوەن بەڵام هات ئەوەی ئێمەشی کەم کردەوە لەگەڵ ئەوان کە نەبوو کەمی کاتەوە چکم خۆیان بەڵێنیان وابوو ئەوەی موچەی لە 300,000 بوو کەمی نەکەنەوە بەڵام ئێمە نەگەیشتونێت 200,000 ئێمە 150,000 سپاس دەکەم دواتەگرم وڵای بەڕێزت کاک کوچەرگ بگرم وڵای بەڕێز سەبارەت بۆی کە جگەلەوەی کە موچەکەتان وەکو کاک هاوبەش باسی کرد زۆر کەمەکە 90,000 هەندێکی بزانم 60,000 وەرەگرن ئێستا باز لەوەیەک کە بەتابەت وەکو کۆمەڵەکەی خۆتان ئەو ژەوەیە کە نەمانی دەرمانە لە نەخۆشخانەکان کە باز لەوەیەکی کە 2 مانگە دەرمانی نەخۆشی تالاسیمە نەماوە تا چەند دەگەمە گرفتێکی دیکەیە بۆ ئێوە بە دڵنیایی هەموو خاوەن پێداویستی تایبەت کێشەی هەیە بەڵام توشبوانی تالاسیمیا کێشە و گرفتەکانیان زیاترە بە حکمیەوەی بەردەوام ئەبێ خوێن وەرگرن ئەو پێداویستی و ئەو چارەسەرە پزیشکانەی کە پێویستە بۆ نەخۆشی تالاسیمیا نابێ بە هیچ شێوەیەک لیان ببڕێ وەک بینیتان لە چەند ڕۆژی ڕابرد و چەند راپۆرتێکیشی لەسەر کرا لە هەرێمی کوردستان بەگشتی ئەو چارەسەرانەی کە زۆر زەرورن بە تایبەتی ئەو چارەسەرانەی کە دژە ئاسنن ئاسنی زیادە لە توش نەخۆشی تالاسیمیا فرێداتە دەرەوە لە هەولێر وەک نەمان لە سلێمانیش بەرەو کەمبوونەوە هاچێ ئێمە لە هەوڵی پەیوەندی و سەردانەکانمانە بەردەوام سەردانی وەزیری تەندروستی و بەڕێوەبەری سنتەر ئانی لە هەوڵی ئەویان بزانین کێشەکە حەل کەس لە توشبوانی و نەخۆشی گیانی لەزداوە لە ماوە ڕابردبووی نەبوونی دەرمان و کەمی چارەسەر لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بەڵێ بەڵام لە سلێمانی تا ئێستا لەبەری کەمێک لە دەرمانەکە هێشتا ماوە بەڵام بڕەکەی لێرەش کەمی کردووە ئەتوانم بڵێم ئەو موچەی کە بە نەخۆشی تالاسیمیا هەدرێ بەشی ڕێ هاتوچۆکەشی ناکە ئێمە نەخۆشمان هەیە لە کفری و کەلارەوە سێ نەخۆشی هەیە خێزاندارە سێ نەخۆشی تالاسیمیای هەیە
هەر مانگێ بۆ هەر یەکێکیانە بێ 3 جار سەردانی سلێمانی کا بۆ وەرگرتنی خوێن و چارەسەر هەر نەفەرێک ئەگەر 10,000 با بکرێ سەیارە 3 جاریش بێ واتە 9,000ەکە بەشی ئەو 270 کە هی 3 مانگە دراوە بەشی یەک ینی هاتوچۆی مانگێکی نەخۆش تالاسمیاکە نەخۆشێکی تالاسیمیا سۆنەرێکی تایبەتی بۆ نووسراوە کە لە یەکێک لە نەخۆشخانە ئالیەکانی سلێمانی کراوە 250,000 دیناریاوە بە سۆنەرێ کێشەی تالاسیمیا زۆر قورسە زۆر گرانە بە تایبەتیش ئێستا کە ئەو چارەسەرانە بەرەو کەمبوونەوە ڕاو هەتا لە دۆک و هەولێریش نەماوە گرفتەکەی ئێمە زیاترەکە و هیچ خێزانێکیش نییە بتوانێت خۆی ئەو چارەسەرە بکرێت لە دەرەوە هەرچەند کۆمەڵ لەو چارەسەرانی بە تایبەتی حەبی ئێکسجیت و دەرزی دیسفرال کە لە هیچ سەیدەلێکی ناو شاری سلێمانی و کوردستانی شانیە ئیلا ئەبێەوە حکومەت بێنێ لە ڕێی وەزارەتی تەندروستی حکومەتەوانێ ئەگەر هەش بێت بۆ هەر نەخۆشی تالاسمیان بۆ مانگانە نزیک بە $1000 بێتەوە بۆ چارەسەری حەبەکە لەوەی باسی حاڵەتی گیانلەزان لە کوردستان هەبوو بۆ کەمبوونەوەی دەرمانە لە شاری هەولێر هەبووە دیارە گرنگی ئەو دەرمانەیە واکە نەخۆشی تالاسیمیان بەردەوام کە خوێن وەرەگرێ ئەو ڕێژەیەک ئاسن لەشێ ئەنیشێ ئەو ڕێژە ئاسنە دەوری دڵەیە جگەر و گورچیلەکانی ئەبێتە هۆکاری سزبوون و وەستانی لەبەروی هۆکاری مردنەکەی زۆربەی توژوانی تالاسیمیا ڕێژەی بەرزبوونەوەی ئاسنە لەبەرەوەی نابێ بە هیچ شێوەیەک ئەو چارەسەرانەی لێ ببڕێ و کۆمەڵە چارەسەری تریشەیە هەرچەند ئەگەر نرخەکان کەمتر بێ نەخۆشی تالاسیمیا ئامادەیە ئەگەر قەرزیشی بۆ کردبێ هەرچەند کە ناتوانێت لەبەری بەردەوام ئەبێ هەیبێ بەردەوام ئەبێ هەیبێ و ماوەی چەندێکە بێ کۆمەڵە چارەسەری کەمتر هەیە کە بە 80,000 و 50,000 و 100,000 و ئەو مەبلەغانەیە کڕیوێتی بەڵام حەبی ئێکسجیت و دەرزی دیسفرال لە توانای هیچ نەخۆشێکی تالاسیمیا هیچ خێزانەکانی داواکارێکتان نەبووە بۆ نمونە لانە پەیوەندەرەکەمە تایبەتی وەزارەتی تەندروستی ئێمە و کۆمەڵی وەڵامیان چی بووە سلێمانی و ئەم کۆمەڵی تالاسیمیا لە هەولێریش سەردانی وەزیری تەندروستیمان کردو دیارە منەمەیەت دەستخۆشی لە دکتۆرەکەوت دکتۆر میرانیش کەم ئەگەر بە شخصی شەوڵیاندا بێت ئەوان هەوڵەکانیان بەردەوام لەگەڵ ئێمە زۆر باش بوو هەمیشە درگیان کراوە بوو و دڵنیای کردینەوە ئەگەر لە ڕێی کەرتی تایبەتیشەوە بێت ناڵێ باکمانکە بەڵام وتت هەندێک حاڵەتە بوونەوە گیانلەزانە بۆ ئەمە پەککەوتن نییە بۆ نمونە بۆی نەمای دەرمانەوە گیان نەخۆشانی تەلەسمەگیانلەزان سەرۆکایەتی حکومەتەگرێتەوە کامتر من لە ساڵی پارەوانێ تەنانەت سەردانی نووسنگەی پەرلەمانی عێراقیشم کرد دیارە ئەتوانە بڵێم بەشێک لە نەبوونی دەرمانە کێشە سیاسیەکانە دیسان ئێمە بووینەتەوە قوربانی کێشە سیاسیەکانی بینی کوردستان لە هەم لە ناوخۆم لە دەرەوەی لەگەڵ عێراقیشە چونکە بەشێک لەو چارەسەرانەی دەرمانە لە بەغداوە بۆماندا بەڵێ من ساڵی پار سەردانی نووسنگەی پەرلەمانی عێراقم کرد لەگەڵ چەند ئەندام پەرلەمانێکە داوام کرد ڕێژەی ئەو چارەسەرانە بەرەو کەمبوونەوە هاچێ ئەوان ئەو ئەندام پەرلەمانە سەردانی وەزیری تەندروستیان کردبوو لە عێراق و وتبیان بە بەردەوامی ئێمە دڵیان کردبوو نەکە دەدرێ بەڵام کێشە سیاسیەکان وای کرد کە ئەوانیش نەک چارەسەر شتی کەش ببرن هەرێمی کوردستان بەڵە سوپاس دەکەم مامۆستا عومەر لەگەڵ کاکاو بەش ناوبڕێکمان دواتە گرێم بۆ لای بەڕێستان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە
بەفید نییە بەفید نییە ئاخر بەفید نییە ئێستا لە بازارەکاندا برنجی محمود نەماوە بەفید نییە بەفید نییە چێبووە کاکە ئێمە چاوەڕێی توین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت محمود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بوژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان ماوس عومەر گەبگەرم و لای بەڕێز پێشتر بەڕێزت باس لەوە کرد کە دۆخی خاوەن پێداویستە ئەمریکان لە کوردستان و لە عێراق زۆر خراپ بەڵام بەراورد بە عێراق لە کوردستان زۆر خراپتر نییە ئەم دۆخی کە خاوەن پێداویستی تایبەتەکان تێدا لە ڕاستیە زۆر ئیطلاعم نییە لەسەر ئەوەی عێراق چی کردووە بەڵام عێراق کاتێ ئەیبینی چەکەم نەکراوەتەوە لەوێ خۆ بەس موچە نییە یعنی ئێمە لە هێندێ بوارە من دڵنیام لەوەی هەرێمی کوردستان لە عێراق باشترە نازانم بۆ موچە بۆ خزمەت گوزاری ئایا پێداویستەکانی دەرمان و ئەوانە یاد مەسەلەن هێندێک پێداویستی وەکو داشەق و عەرەبان و ئەوانە بۆ نمونە ئێمە لە شەقامەکان و بیناکانمان سەقافەیەک هەیە لە کوردستانە بۆ ئاراستەیە کە بیگونجێنە لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت ئەبووە یان تازە خەریکە ئێمە تا ڕادەیەک باشە یعنی تا ڕادەیەک دە 15 ساڵێکە و بەڵام ئەم چەند ساڵی دوایی زیاتر ئەگەر چی هێشتا هەر کێشەمان هەیە مەسەلەن ئێمە چاودێری بیناکانمان کردووە کەشفمان بۆ کردوون لە ماوەی ئەم پرۆژێکتان هەبووە بۆ مەسەڵەی ئەوە نزیکەی ساڵێک زیاترە بەشی ئەندازیاری بەڕێوەبەراتی گشتی بە دوای ئەم پرسەوەیە کە کارێک بکات مەسەلەی هەموو مەشروعەکانی کارتی حکوومەت و کارتی تایبەت بازرگانی و حکومی و گەشتیاری بە جۆرێک دیزاین بکرێن بە جۆرێک دروست بکرێن شیاو بێن بۆ بەکارهێنان لەلایەن خاوەن پێداویستی تایبەتەوە ئاسانکار بن سۆفت بن بۆیان ئەمەش بە چیە کرێت طبعاً بەر لەوەی پرۆژەکە دروست بکرێ ئەبێ ئەم مۆسفاتانە بەشێک بن لە داواکاریەکان پێویستیەکان بۆ تەواوکردنی پرۆژەکە چ کارتی تایبەت چ کارتی حکومی ئێمە بەشی ئەندازیاری لە هەردوو ڕۆکەوە ئیشی کردووە یەکان بۆ ئامادەکردنی ستانداردەکان وی ئەو ستانداردانە دیاریکە کە ئەبێ لە بینا و مەشروعێکە هەبێت هەر لە دەرگای دەرەوە هەتاوەکو ژوورەکانی ناوەوە طبعاً تەنها ڕەمپانیە زۆر شتە ڕێڕەوەکانە عەرزەکەیە دیوارەکەیە دەرگاکانە مەسعەدەکانە مەخسەلەکانە تەبلیوسەکانە هەموو ئەوانەیە ستانداردەکان حازر کراون بەڕاوێژ لەگەڵ چەند ئەندازیارێکی بەڕێز بەشی ئەندازیاری مانوبوونی زۆریان تیابینیوە و ئێستا سەرقاڵی کردن بە کوردین مەکتەبەکان نووسینگەکانی ڕاوێژکاری ئەندازیاری ڕێی خۆیان لەسەر داوای کێتی ئەندازیاران پەسەندی کردووە ماوەتەوە بە کوردیکردنی و پاشان ئێمە لەگەڵ پارێزگا و بەڕێوەبەراتی گشتی ئیسtismار و شارەوانیە بۆی بکرێ بە مەرجی هەر بینا و مەشروعێک دروست بکرێ بەم ستاردانەوە لانی کەم نوێنەری ئێمە نوێنەری بەشی ئەندازیاریمان
لە ئیسیلامی پرۆژەکە هەبێ بۆی هەر پرۆژەیە کە بەم ئەم پابندیانەی نەبوو کاراسانی بۆ نەکرێ و ڕەزامەندی نەدرێ لەسەر پرۆژەکەی. ئەمە لەو ڕۆ پشکنینمان کردەوە بۆ بیناکان، یعنی لیژنەی ئەندازیارەکانی ئەمە سەردانی بیناکانی کردووە، مەشروعەکانی کردووە. تقریبا لە 170 بە شێوەیەکی گشتی لە ناو شاری سلێمانیا لە 170 پرۆژەکان مواصفاتەکانیان تایە، بەڵام لە ساسیەکەش زۆرە بۆ خاوەن پێداویستی تایبەت، چونکە ناکرێت تۆ مۆڵێکی گەورەت هەبێ خاوەن پێداویستی تایبەت ناتوانێت سەردانی بکات، ناکرێت مزگەوتت هەبێت، تەنانەت ئێمە خوێندنگامان هەیە، مزگەوتمان هەیە، شەقامەکان ئەمانە هەمووی زۆر شوێن هەیە کە خاوەن پێداویستی تایبەت یەکسەر ڕوبەڕووی گرفتێکی گەورە بێتەوە، قادرمەیەکی دوور و درێژ، ڕەمپایەک کە شایستە نییە، هێندێکی ڕووی گرفتی تر پەیوەند بە مەسحات، پەیوەند بە پێداویستیەکانی بیناوە. طبعا ئەمە بۆ نمونە لەم بوارە احتیمالەکە ئێمە لە ئاستی عێراقا باشتر بین. عێراقێک مەسەلەن ئەو شەڕ و شۆڕ و وێرانەی و ئەو گیر و گرفتانی کە هەی بووە ئێمە هەرێمی کوردستان 10 ساڵێک استیقرارمان هەبووە، ئەکرێت لەو 10 ساڵە هێندی هەنگاومان نابێ، بەڵام ئێمە کاتێ بەراوردیانەکەین بەو کاتە زۆرە، بەو پارە زۆرە، بەو ئەمن و ئاسایش و ئیستیقراری لە کوردستانە هەبوو، ئەڵێن بەڕاستی هیچ شتێک نەکراوە بۆ خاوەن پێداویستی شایانی باز بێت و ئەگەر نا هێندەشت کراوە، بەڵام لە ئاست معاناتی خاوەن پێداویستی تایبەتانیە، لە ئاست کێشە و گرفتەکانیان هۆکاری چییە لە پشتەوەی کە بۆ نمونە خاوەن پێداویستێکی تایبەت لە مەسلەی موچەیە چ هۆکارێک لە پشتەوەی کەمترین مەسەلە موچەی بۆلاندرێ پێچان و پلە باڵاکان و پلە تایبەتەکان زۆرترین موچەیان هەیە، یعنی ئەم دابەشکاری لە چیەوە سەرچاوی گرتووە؟ پەیوەندی بە عەدالەتی کۆمەڵایەتیەوە هەیە. سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و عێراقا تەرکیزی لەسەر بەرقەرارکردن بەرجەستەکردنی عەدالەتی کۆمەڵایەتیان نییە، یعنی ئەو کەسەی بەهێزە توانیوێتی مافی خۆی بسەنێ، ئەو کەسە لە ناو حیزبێکایە، ئەو کەسەی لە ناو پێگەی دەسەڵاتایە، ئەو گروپە خەڵکەی کە حکومڕانیەکە ئەو عایلە و خێزان و ژمارە خەڵکە لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی خۆیانەوە هەرێمی کوردستانیان ئاراستە کردو. بۆ نمونە تۆ چاوەڕێی ئەوەتە کرد لە پرۆسەی دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوونا کە عەرزیان پێدرا هەژارەکان ببنە خاوەنی یەکەی نیشتەجێبوون، کەچی بە پێچەوانەوە بازرگانەکان بوونە سەرمایەداری گەورە بەهۆی دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوونا، هەژارەکان هەر بێ خانومانەوە. ئەمە بۆ چکە ئەوانەی کە با بڵێین مەبەستیان بوو ئامانجیان بوو بە جۆرێک ئەو پرۆسەیان ئاراستە کردووە کە لە بەرژەوەندی هەژارەکانان، یعنی زەمانی باشکردنی ژیانی هەژارەکان بۆچی 26 ساڵ نەتوانرەوە ئەم نەعەدالەتە ڕاست بکرێتەوە کەماندا مەسەلەن خاوەن پێداویستێکی تایبەت کەمترین موچەی هەبێ بڵین ئەوانەی پلە باڵەکان هەر موچەکان بە بەرزی بمێنێت، خۆی بەداخەوە سەقافە و هوشیاری بەرامبەر خاوەن پێداویستی تایبەت گەشەکردوو نەبووە لە هەرێمی کوردستانە، یعنی تێڕوانینی ئەو کەسانەی کە بەشدارن لە پرۆسەی پلاندانانە یان با بڵێن بڕیار بەدەست بوون یان لە پەرلەمانەوە لە یاقەمەن هەموو مؤسسەکان بەیەکەوە لە ئاست تێگەیشتنێکی ڕاست و دروستیان نەبوو بۆ خاوەن پێداویستی تایبەت، یعنی ئەبوو لە خۆیان بپرسن منداڵێکی شەلل دەماغ ئەرک و تەکلیفەی خزمەتکردنی وەکو ئینسانێک لە ناو خانەوادەیەکە چەند دەیەوێت، یان لە خاوەن پێداویستێکی تایبەت بپرسن کە لەسەر عەرەبانەیە و خێزاندارە بۆ مانگێک ژیان چەنی پێویستە، ئەوەندە پارەی بۆ تەرخان بکەن، نەوەکو لە ڕوانگەی بەزەیی پیا هاتنەوەوە و تەنانەت لە یاساکەشا بڕەپارەکانیان دیاری نەکراوە، یعنی هەندێک پێوە دیاری نەکراوە بۆ بڕەپارەکانیان، بەڕێنمایی وەزارەتی کار هاتووە دوایی بە بڕەپارەکانی دیاری کردووە، یعنی ئەگەر ئێستا پەرلەمان کارا بێتەوە بەرکەکانی سەرشانی خۆی هەستێ بە بڕای من ئەبێ بێت هەندێک پێوەردا بنێ بۆی دامێکی مادی باشتر لە هەموو ڕێکی زاڵمانە نییەوەی کە بۆ کەم لە کوردستان یعنی سیستەمی حکومڕانی لە بەرژەوەندی چینەکانی خوارەوەی کۆمەڵگە نییە، هەژار بە شێوەیەکی گشتی کاتێ هەژارەکە خاوەن پێداویستی تایبەتیشە گرفتەکە لەوەیە تا ئێستا ئەمە چەندین جار وەکو ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان داوامان کردووە کە سەرۆکی حکومەت ببینی، بە فەرمی داواتان کردووە، چەندین جار داوامان کردووە ڕێکخراوەکان یا بە تایبەت داوان کردووە یا بە کۆدەنجی داوامان کردووە،
تا ئێستا ئامادە نییە جۆ بگرێ بزانێت کێش و ئامادە نییە کۆبنەوەی تایبەت شتان لەگەڵ بکات حکوومەتەکەت نەزانێ گرفتی خاوەن پێداویستی چیە گرفتی تالاسیمیا نابینا کەمەندام کورتەباڵا هەمووی بزانێت گرفتەکانیان چییە لەسەر ئەوە قەرار بن هەنی ئەو سەرۆکی حکوومەتە دەسەڵاتی هەیە ئەمڕۆ هەشت بڕیارێکوا جێبەجێ ئەکرێ بەڵام لە ساڵانی ڕابردووشاکە هیچ قەیرانێکی نە داراییە بووە نەسیاسیە بووە نی شتێکە بووە چەندین جارداوامان کردوتەوە نەبینراوین هەر گوێمان پێ نەدراوە و جۆمان لێ نەگیراوە و فەرامۆش کراوی گرفتەکە لەوەیە ئەگەر بەهاتایە و سەرۆکی حکوومەت گوێی لە داواکاریەکان بگرتایە گوێی لە کێشە و ئازارەکانی خاوەن پێداویستی بگرتایە بزانێ بۆ من بە مامەساڵ لەکەی و کۆبنەوەی کتابەتان نەکردوون لەگەڵ سەرۆکی حکوومەتە هەر نەماندیوە تا بکەین هەر سەرۆکی حکوومەت بەس لە تەلەڤیزۆنی بینی باش سپاس دەکەم دواتەکەن وڵای کاکێ هەبەش گەبڕێم وڵای بەڕێز سەبارەت بە مەسەلەی موچەوە ئەو لیژنەیەش کە پێکاتبوو لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ مەسەلەی پێداچوونەوە و چاکسازی ئەوەندێکی واگەدارم بەکوێ گەشتووە بۆچی مەسەلەن باز لەو دەکات دوای ئەم پێداچوون و موچەکە زیاد دەکرێت تا کوێستا زیاد نەکراوە بەڵکوەر دواش دەکەوێت خۆی یەکێکی تریش من بۆ ئەوەیە گەڕمەوە یەکێکی تریش لەو شتانەی کە خاوەن پێداویستی تایبەتی پێسڕ کرا ئەویش یانەوەی خاوەن پێداویستی تایبەت دووبارە بە لیژنەوە بۆ ئەوەی موچەکەی ڕابگرن بڵێن ئێمە موچەکەتان ڕاگرین تا ئەوەی لیژنەتەوە بەڵێ بۆی لیژنەکە موچەکانتان ڕاوەستاوە بڵێن وەزیری کار ئێمە لەگەڵی دانیشتین قەرار بوو لە خلالی 3 مانگە تەواوی بکە و پوختەکەی بدرێت بە کەناڵەکان و بدرێتە خاوەن پێداویستیە تایبەتەکان و ئەوەی کە ئەمێنێتەوە موچەکەی بۆ زیاد کرێ بەڵام تا ئێستا ئێمە ئاگدارین چەندین کەس موچەکەی بڕاوە بەڵام نەهاتوونەوانی کە موچەکەیان بڕیوە موچەی ئەوانەی تری پێ زیادکن کە موچەیان ماوە یعنی تا ئێستش چەندین خاوەن پێداویستی تایبەت هەیە لە دەرەوەی شار نەدراوەتەوە بە لیژنەی تەواو نەکراوە ئەوە زیاتر لە ساڵێک و ئەوەندە مانگە نەتوانراوەم لیژنەیە بە ئامانج بگەێنرێ بۆ ئەوەی خاوەن پێداویستی تایبەت نەجاتی بێ بەڵێ ئەڵەن گەندەڵی تایە با لە گەندەڵیەکان نەجاتمان بێ ئەڵەن خەڵکی ساغی تایە ئێمەش خۆشحاڵین یەکێک ساغ بێ و لە ناومانانە بێ بۆ ئەوەی موچەکەی بگەڕێتەوە هینی ئەمەی پێ زیاد کرێ بەڵام تا ئێستا ئەم لیژنەیە بە کۆتانە گەیشتووە بۆ ئەوەی بتوانین ئەمە بەوە بگەین کە وەزارەتی کارێڵێ بەس بەهۆی ئەم لیژنەوە موچەکانتان دواکەوتووە بۆ نمونە بۆی گۆڕانکاری و چاکسازیەوە ئەی یەکێک لە هەدەفەکانی کە ئەوان باسی لێ ئەەکەن ئەڵێ لیژنەتان هەیە بۆیە دوامان خستەوە ئەڵەن قەیرانی داراییەیە بۆیە موچەتان کەم کراوەوە گەندەڵیەکە هەیە ناو لیستی خاوەن پێداویستی تایبەتە یعنی ئەم گەندەڵیە لە خیلالی ساڵ و ئەوەندە مانگە نەدۆزرایەوە لەکوێ نەزانرا لەکوێ بۆ نەهاتن کاری لەسەر بکەم بە زووی بۆ ئەوەی بە زووی بە ئەنجام گەێنرێ جێگەی داخە کارەکان لاوازەچن یعنی هیچ ئیشێکی ئێمە بە سورعەت و بە کاتی پێویستی خۆی ناچێت بەڕێوە بە خەیەواشی لەسەر خۆکاری لەسەرەکەن وەکەوەی کە هیچ گرفتێکمان نەبێ ئەوەی کە ماوەتەوە و نەدراوە بە لیژنە ژیانێکی ئارامیە بێ پێداویستی تایبەتی بۆ دابین کرابێ هیچ مشکلێکی نەبێت وەکو ڕێکخراوەکان نەتانتوانێت فشار دروستکردنی خۆیەوە شاوڕانین بەسەرەن دابەش بوون ڕێکخراوەکان ناوماڵی ڕێکخراوەکانی ژێگ نییە ئەزانی کاک حەکیمجان ئەگەر ئەم ڕێکخراوانە لەسەر هەشتێک هاوڕانە بن بەڵام دواتر یەک شت هاوڕایانەخا ئەویش ڕێخستنی ژیانی خاوەن پێداویستیە تایبەتەکانیانە چکم ڕێخستنی موچە و باری بژێوی خاوەن پێداویستی تایبەت هیچ ڕێکخراوێک نایە نکۆڵی لێ بکە هیچ ڕێکخراوێک نەسەرەکەوێت لێی نەدا ئەبەزێت لێی لەگەڵ ڕێکخراوەکەی ترا بۆ ئەوەیان هەموو هاوتەری بین هەموو هاوکارین هاوبەشین بۆ ڕێخستنی ئیش و کارمان چەندین جار فشاری مەدەنیمان کردووە چەندی جار کۆبوونەوەمان کردووە لەگەڵ وەزارەت و لەگەڵ نوێنەری ئەنجومەنی وەزیران و بەڵام بە ئامانج نەگەیشتووە چەندین جار بزارە و گرتبوونەوەەوە تاوەکو گەیشتووەتە ئەوەی مانگرتن و ئەوەی بەڵام جێگەی داخە نەگەیشتوتان سپاس دەکەم کاکەوش فەرمو کاکەوت تەنها بیان حکومەت دانەوەی خاوەن پێداویستی تایبەت بە لیژنە تەنها بیانوە گەندەڵیتە مەسەلەی خاوەن پێداویستی تایبەت بەڕێژێ مامۆستا خۆی ئاگای لێیە هیچ کەسێکی تیانە کە بڵێ ساغە و هیچی نەبێ تەنها ئەوەیە بۆ منە کەسێک گەگەر
پەنجەیەکی نەبێ ڕێژەکەی فەرقەکە ئەو ڕێژێ شمولی کە مندامی ناکات توانین لە لیسەکە دەریکەن و دووش هیچ ڕێکخراوێکی خاوەن پێداویستی تایبەت کەسێکی نەکردو بێ نموچی بۆ دانیا دانی چونکە لە ڕێی لیژنە و بەڕێبەراتەکان وزارەتی کارەوە کراوە گەندەڵیش کراوێ و کوڕخراوەکان تێدا بەشدارین ڕێکخراوێ بۆی نییە و ناشتوانێ بیانۆکەش لەوایە لە ساڵی 2012 هەمان کارکرایەوە خاوەن پێداویستی تایبەت درایەوە بە لیژنەک وایە موچەکانیان بە پێی پلە بۆ زیاد دەکرێت دوای تاوابوونی لیژنەکەش بڕیا دراکە ئەوەی ڕێژەی لە 100% بێ بۆ بکرێت بە 250 و بەرەو خوار بەڵام کە فەرمانیشی بۆ دەرچوو هەر لە ئەنجومەنی وەزیرانەوە بەڵام فەرمانەکان جێبەجێ نەکردی ساناتن لیژنەیان دروست کرد بە بیانویی تر و بۆیە پارەی خاوەن پێداویستی نێن هەنی موچەکەی نێن تەنها بیانوویەکە ئەیانەوێت چۆن لە ژیانێکی قورسابژین گرفتار بن باچیان نییە حکوومەتی هەرێم باچی نییە و من وەکو خۆم بە بیانی کێزانم چونکە بەڵ فەرمو ماوەستا ئیزافە یا تەکمیلە یەک نقطەشی ڕوونکردنەوە بۆ کاکۆچەر و قسەکانی کاکۆچەر و کاگاو بەش طبعاً ئێمە ئەم قسانەکەین لە بارودۆخێکان لە هەرێمی کوردستان بەڕاستی لە بارودۆخی زۆر سەختایە هەموو خێزانەکان یا زۆرینەی زۆری خێزانەکان گیرۆدەی قەیرانێکی کوشندەی دارایین موچە خۆران لە هەرێمی کوردستانە موچەکانیان دواکەوتووە و کەمیش بۆتەوە بۆیە معاناتەکە با بڵێن تامەکەی تاڵترە لە دەمی هەمومانە لەسەر زمانی هەمومان بەنسبەت خاوەن پێداویستیە تایبەتەکانەوە من بۆ چوونێکم هەیە ئەوی شەوەیە ئەگەر هیچ لیستێکی موچەخۆر دیە لە کوردستانە پاک بێت یعنی ئەوە هیچ گومانمان نەبێت کە کۆچەر ئەوەی لیست بێ لە کوردستانە موچە وەرەگرێت بە دڵنیاییەوە هێندێک خەڵکی تایە ناشایستەیە بە ڕێژەی جیاواز لە ناو خاوەن پێداویستیە تایبەتەکانیشا بە هەمانشەوە من بۆ چوونێکم هەیە لێرە ئەڵێم ئەگەر لیستێکی کەمەندامان بۆ نمونە شەلل دەما 100 شەلل دەماغم هەبێت 99 نامستەحق بن یەکێکیان مستەحق بێ یەکێکیان ڕاستەقینە بێ ئەوانی کە هیچ عیبیان نەبێ ئەگەر توانیم لە ماوەیەکی خێرا جایەکەمەوە لە ماوەیەکی زۆر خێرا کە کار نەکاتە سەر موچە و ژیان و شایستە داراییەکانی ئەو یەکە مستەحقەیان ئەوە باشە بەڵام ئەگەر نەمتوانیم ئەوە بکەم ئەوە موچەی 99کە ئەدەم کە ناحەقیشە لەبەر خاتری ئەوەی لەبەر ژیانی ئەو یەک شەلل دەمانە لەم سنووری دەسەڵاتێکتان هەیە بۆنم لە پێکەنانی لیژنەکە بە خێرایی بکرێت بەڵە لە مانگی 4 ساڵی 2016 بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران بە فەرمانێک وەزارەتی کار وەزارەتی معنی تر کە بەش هاوبەشن لەگەڵیانە وەزارەتی دارایی و وەزارەتی تەندروستی بە فەرمانێک پابند کران بەوەی پیاچوونەوە بکرێەوە چاکسازی بکرێت لە لیستەکانی خاوەن پێداویستی تایبەت و چاودێری خێزانە بۆ 3 مانگ بووە بوو ماوەکە بۆ 90 ڕۆژی کار بوو نەک 3 مانگ 90 ڕۆژی کارکردن گریمان 90 ڕۆژی کارکردن بە با بڵێن 180 ڕۆژ تەواو بێ بەڵام بەداخەوە ئێستا ئێمە لە زیاتر لە ساڵێک و 8 مانگە هێشتا پرۆسەکە نەگەشتوەتە خاڵی کۆکاری چییە طبعا هۆکارەکەم بارودۆخە و کەمبوونەوەی دەوامی کارمەندان و ڕۆژەکانی کار و سەعاتەکانی کار ئەوەی پەیوەندی بە وەزارەتی کارەوە هەیە لای ئێمە لە 99.9 کارەکانمان تەواو کردووە وەزارەتی تەندروستی گیر و گرفتی لە دروستکردنی لیژنەکانە هەبوو طبعا ئێمەش کە پرسیارەکەین هەر هەمان کێشەیە مەسەن تو ئەقساییە بێدانێ لە شارۆچکەکانە ئەمجارە مەرجی 3 ئەقسایی بەیەکەوە دانراوە ئەبێ مکافەیان بۆ خەرجکە ئەمەش کە ڕاستی لە بەردەستیانە گیر و گرفتووە بۆیە با بڵێن پرۆسەکە بۆ جۆرە درێژ بۆتەوە بەڵ ئەی سەبارەت بە مەسەڵەن جگەلەوەی کە موچەی خاوەن پێداویستە بێتەکان دواکەوەندێکیان کە سوودمن لە چاودێری کۆمەڵایەتی ئەوان ڕاگیرە دەست پێ ناکاتەوە ئەوەیان هەر بە تەواوەتی یعنی ئێمە هیچ وەڵامێکمان لا نییە موچەیەکمان هەبوو لە کوردستانە بەناوی موچەی چاودێری خێزان کە خەڵکانی ئافرەتانی هەتیوبار منداڵی بێ سەرپەرشت بە ساڵات چووپە کەوتە و ئەو کچانەی لەناو دوو کەوانە کە کۆمەڵگە بە قەیرەیان ناوە بە هەژارەکان ئەمانە موچەیان هەبوو بەداخە ئەو موچەی هەر بە تەواوەتی ڕاگیرا کە من وا ئەزانم ژیانی ئەو جۆرە خەڵکانە بە تەواوەتی لە ئاستێکی زۆر خراپایە چاولێک بۆستەمێکی گەورەیە
ئێمە لە ڕێگەی نووسراوی فەرمی لە ڕێگەی قسەکردن لە ڕێگەی کۆبوونەوەکان پرسیارمان کردووە بەڕسمی ئەوە وەڵامما بۆ هاتوۆتەوە کە ئەمە لە دەسەڵاتی وەزارەتی کار نییە وەزارەتی دارایی تەنها ئەم ڕێپارەی تەرخان کردووە کە بەس بۆ کەمەندامان کاکاو بەژێک شتێکت ماوی بە کورتی زۆر سپاس دەکەم سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بە من لە مێمبەری کەناڵی بەڕێستانەوە ئێمە وەک یەکێتی نابینایان و تەبیعی خاوەن پێداویستیە تایبەتەکانی تریش پشتمان دەستمان لە حکوومەت شۆردۆ حکوومەت داواکاریمان زۆر کرد لە ڕۆژانی پێشوو من پەیوەندیم کرد بە وەزیری کارەوە داوام لێ کرد هاوکار بێ هیچ نەبێ بە هەندێک گۆچان بۆ ئەم سی دوانزێ بتوانین بیکەین بە هەدیە چکم گۆچانمان گۆچان بۆ نەیتوانی وتی ناتوانم یەک گۆچانیش دابین بکەم داواکاریتان گۆچانێک نەبوو نە ئەوە پێداویستێکی سەرەتاییە گۆچان سەرەتاییە بۆ نابینە بە سوپاسەوە من سەردانی وەزیری تەندروستیم کرد دابینی کرد بۆمان یعنی سپاس دەکەم هیچ پێداویستی تایبەت بە کورتی وەڵاوە کاگا بەش وتی هیچ چاوەڕێ ناکرێت لەم حکوومەتە هیوایەکمان پێی نەماوە تەنها منەوەنە ئاڵێم داوا لە خێرخواز و سەرمایە دڵسۆزەکانی ئەم شارە ئەەکەم کە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بکەن بەڵێ مامۆستا دەرێنەکەمان هەڕەشە دەکات بە کورتی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر خراپایە ئەرکی هەردوو وەزارەت و سیاسەکانی بەغدا و هەولێرە کە هەماهەنگی بکەن بگانە ڕێککەوتنێک بۆی ژیانی خەڵک لە نێوان مردن و ژیانە ڕزگار سپاس بۆ ئامادەبوون هەرسێکتان سپاس بۆ بینێرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ زۆر سپاس